ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی دادگەری لە گربوونەوەیەکدا لە قەزای پێنجوێن ناڕەزایەتیان لەسەر خراپی دۆخی موچەخۆران دەربڕی کە نزیکەی 70 ڕۆژە فەرمانبەران موچیان وەرنەگرتووە هاوڵاتیانش نیگەران لە بێباکی دەسەڵات لە هەمبەر قەیرانەکان و سوپاسی هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەریشیان کرد. دیارە ئێمە ئامانجمان لەم گردبوونەوەی کە وەک ئەندامانی ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی دادگەری ڕێکمان خست خاڵی یەکەم بۆ پشتیوانیکردن بوو لەو بڕیارە بوێرانەی کە کۆمەڵی دادگەری دای بە نەچوونە پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانەی کە دیزاین کراوە ئەو پەرلەمانەی کە پەک خراوە ئەو پەرلەمانەی کە نەیتوانیوە وەک پێویست لە خزمەتی گەل و نیشتیمانە بێت. خاڵی دووهەمیش گۆڕانکاریەکانی ئێستا لە دەوروبەرمانە کە ڕووی داوە بەڕاستی خۆشحاڵیەک دەستخۆشیەکمان هەیە بۆ گەلی سووریا کە توانیان لەژێر چەکمەی بەعسی سووریا خۆیان ڕزگار بکەن هیوادارین ئەو گەلە پشوویەک بدا ئەو گەلە ژیانێکی ئاسوودە و ژیانێکی شەرەفمەندانەیان بۆ مسوەگەر بکرێت. خاڵی سێهەمیش لە ڕاستیە لە خزمەتانە ئێمە ئەوەی کە هەمانە ئێستا گەلەکەی خۆمان لە ئەو پەڕینا ڕەحەتیایە گەلی کوردستان موچەی نییە قوتابخانەمان داخراوە تەندروستیمان داخراوە. کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی دادگەری دوو تەوەر بوو. تەوەر یەکەمیان لە تەوەری یەکەمە بەڕاستی پشتگیری بوو بۆ کۆمەڵی دادگەری کە هەڵوێستێکی مردانەی نوان کە نەچێتە ئەو پەرلەمانەوە کە بەڕاستی هیچ مافێکی وکوڵین کۆمەلگایتە بەدی ناهێنرێ و خاڵی دومیش بەڕاستی پشتگیری و پشتیوانیە بۆ خۆپشاندانی ئەم مامۆستایان کە بەڕاستی ژیانی مامۆستایان و فەرمانبەران لە دۆخێکی زۆر خراپدایە کە ماوەیەکی زۆرەکەوا موچیان وەرنەگرتووە کەوا دەرگای قوتابخانەکەمان داخراوە. کادێرێکی کۆمەڵی دادگەری لە سنووری پێنجوێن دەڵێ شانازی دەکەین بە بڕیارەکەی کۆمەڵ بۆ نەچوونە نێوە پەرلەمان هەر بەر لە هەڵبژاردن دیزاین کرابوو. دەستخۆشی لە کۆمەڵی دادگەری یەکەین هەڵوێستێکی زۆر بوێرانە و ئازایانیدا ئەو هەڵوێستی کۆمەڵی دادگەری بە هەموو کەسێ نادرێت. ئێمە وەکو کاندیدان من وەکو شخصی خۆم بەڕاستی ئەو بەڵێنەی کە داومە بە قیادەی کۆمەڵی دادگەری کە واژۆم کردووە بەخوێنم پشتگیری و پشتیوانی لە واژۆکەی خۆمەکەم. سەر ڕایڕاگەاندنی بەڵێنێکی زۆر لە کاتی بانگەشە و هەڵبژاردندا کەمتر لە 2 مان بەسەر پرۆسەکە تا تێدەپەڕێت. خەیران و بارگرانیەکانی سەر لە نوێ هاتوونەتەوە سەرشانی هاوڵاتیان و لە ڕابردووش قورسر بوون. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.